السلام عليكم. باش مامۆستا گیان ئەحواڵت تەندروستی باشی سپاس دەکەم مەمنون ئەو ڕۆندەك بێزاریشتان دەکەی سەلامەتی مەمنون سپاس دەکەم فەرموو عەفوان السلام عليكم باشی کاک دکتۆر ئەحواڵت سپاس دەکەم مەمنون تەندروستی باشە سپاس دەکەم مەمنون زۆر مەمنون زۆر سپاس فەرموون عەفوان فەرموون سپاس فەرموون سپاستان دەکەم مەمنون تەندروستیتان باشە زۆر سپاس دەبی بژبورن هەندێک لە کاتتان دەگرین ئەوڕۆ بەخێر بن سەرچاوان زۆر مەمنون سپاستان دەکەم زۆر خۆشحاڵ بووین زۆر مەمنون زۆر سپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە مامۆستا گیان زۆر بەخێر بێن خۆش بیت سپاستان دەکەم سپاس بۆ ئێوە مەمنون سپاسی هەوریخان دەکەم بەڕاستی کە بەشداری کرد لەگەڵمان دکتۆر یەکسەر دەمێ ئەو پرسیارە بکەم هەوریخان لە ژیان ڕۆژانەی هەر بەجددی ئەوە شەرمنە مامۆستای هونەرە جوانەکان و مامۆستای مۆسیقا و بەڵێ وەڵاهی ئیتر هەللا کە قوتابی بوو لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر هەر لە نەوەتەکانەوە ئیتر هەبە و جۆرە هاتووە بڵێن تۆزێک لە بڵێن چاوپێکەوتن ئەوانە تۆزێک ئەتوانم بڵێم سڵ دەکاتەوە ینی حەزی لێنی ئارەزووی نییە بەڵام کە دواییش کەوتە ناو بابەتەکانەوە لای سروشتی دەبێت بەڵام سەرەتا زۆر سترێسێکی زۆری هەیە دەکەم باشە دەمێ بزانام لەگەڵ قوتابیەکانت نێوانتان چۆنە هەوریخان زۆر باشین قوتابەکانم هەر وەکو یعنی نێزیکترین کەسی خۆم تەمەشایان دەکەم ئەوانی جوان لەگەر من زۆر باشواتە لەگەڵ قوتابیەکان بەم شێوێنیت ماوەکو مامۆستا و قوتابێ وەکو هاوڕێیەکەن زۆر باشە پێم خۆشە باسی ئەوەم لە بۆ بکەیت دکتۆر چۆن لەگەڵ هەوریخان یەکترتان ناسی بەڕاستی ئەمە چیرۆکێکی بەدواوەیە ینی بڵێن کە ئێمە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر دامەزرا کە خۆمان لە دەستی دامەزرێنەر بووین ئەو ساڵی 1992 دوای ساڵێک لە ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان کە پەیمانگا دامەزرا بەڕاستی ئێمە بیناوی و شتمان نەبوو لە دواناوەندی زەهرای کچان لەوێ نیوەڕۆیان داوامانە کرد داوام دەستی پێکرد بوو ئەتوانم بڵێم مانگ و نیوێک ڕۆژێک بانجیان کردیوتیان قوتابیەکی هاتووە تازە هاتووە ئەبێت چاوپێکەوتنی بۆ بکەن لەگەڵ من و مامۆستا بەکر خالید لەگەڵ مامۆستا فەرهەنگ غەفور پێکەوە کە لەگەڵ مامۆستا لوقمان جەوهەریش پێکەوە بووین دانیشتین و تر وەڵی من زۆر ئەوە بووم ینی بڵێن ناڕازی بووم لەسەر ئەوە نەمبینی بوو نەمزانی چێە بەس وتم دەوام دەستی پێکردو مانگ و نیوێکە چۆن ئێستایانی بڵێن قوتابی دێ و وەرگرین و ئەوانە ئیدی کە هاتو ئەوانەی تر کە مقابلە ئەو شتان نەکرا بڵێن بەهرە شتی تێدا بوو دەنگێکی باشی هەبوو بکەین ئەوانە جێکی ینی جێسکێکی مۆزیکی هەبوو هەندێک تۆن و شتانەمان لێپرس زۆر بچوو وازان 15 ساڵ تەمەنی بوو ئەو کاتە هەر ئەوەندە بوو بڵێن هات و ئیتر دووبارە من بەڕاستی وەکوتم چاوپێکەوتمان کرد بەڵام ینی حەق نییە وەربگیرێ بەڕاستی لەبەرەوە دەوام دەستی پێکردووە و ئەوانە و مانگ و نیوێکەوە ئەوانە نەگرتی دوایش کە ئەوە بوو ئەوانە بڵێن کە دابەشکرانە سەر ئامێرەکانیش ئیتر وای کرد هاتە سەر ئامێری عود هاتە لای خۆمەوە ئیتر ئەوانە بڵێ ئیتر وەڵا هەر خۆشی ینی بەڕاستی قوتابێکی زۆر لێ هاتوو بوو زۆر زیرەک بوو لەگەڵ ئەوانە زۆر بڵێ ینی جددی بوو لەسەر ئیشەکەی زۆر ینی حەزیە کرد شتەکان زوو فێر بێ زوو وەربگرێ ئەو بڵێن ئەرکەی کە پێی دەدرا بڵێن لە ماڵەوە جێبەجێ دەکردووەکو ئەو پراکتیکی ئامێری عود و ئەوانە و لە دەرسەکانی تریشەوە زۆر باش بوو بەڵام ئێمە ینی زۆر ئاسایی بوو ئەوکانمان تا گەیشتینە ئەو بڵێن دوا قۆناغەکانی ئەوە ئیتر ئەو بتوانم بڵێم پەیوەندیە ئەوانە بڵێ دروست بە لەبەرەوە قوتابی خۆم بووە و ئەنی خۆشم ئەتوانم بڵێم پەروەردەم کردووە بەڵام یەکێک بوو لەوانش کە بەڕاستی زۆر خۆشی هەوگری بابەتەکە بوو بە زۆریش حەزی لە بواری مۆزیک بوو.